هەست دەکەم پەروەردە بەر لەوەی هەر شتێک بێت ئەتمۆسفیرێکە فەزایەک وە باشترین پەروەردە ئەوە نییە کە ئێمە منداڵەکە فێر بکەین کە چی بکە چی نەکە. باشترین پەروەردە ئەوەیە ئەو ژینگەیە کە هەیە و منداڵەکە ئەوە وەرگرێ بۆ فێربوونەکە لە ژینگەکەوە، یعنی خۆی وەرگێ. کە لێرە ئەو منداڵە یا ئیرادەی نەفی ناکەیتەوە، یعنی ویستی ئازادانە ئەوەی کە لە دەرەوە هەیە وەری دەگرێت. کاتێک کە خۆی وەری گرت بەو شکڵە بە شێوەیەکی زۆر سروشتی لەگەڵ ئەوە وەردەگرێت کە لەگەڵ سروشتی ئاساسە. جا لێرە ئێمە فەزای پەروەردەیمانی، یعنی بۆ نمونە مەکتەب کە جیهانی پەروەردە جیهانێکە، ئەم جیهانە لەوێ حزوری نییە، ئامادە نیە. و ئەو جیهانە چۆن ئامادە دەبێت؟ ئەو جیهانە بە شتەکان ئامادە نابێت. یعنی بۆ نمونە تۆ فەزای مەکتەبەکە فعلەن وا لێ بکەی کە ئەمە گرنگە، بەڵام ئەمە بەز نییە، ئەمە شتێکی ڕواڵەتیە. ئەی بەچی پڕ دەبێتەوە؟ بە فەزای مامۆساکان، ئەو فەزایی کە مامۆساکان پێکەوە دروستی دەکەن بەبێ ئەوەی بیری لێکەنەوە دروستی بکەن. یانی چی؟ کۆمەڵە مامۆستا لەناو مەکتەبەکە، ئەم مامۆسایانە تێڕوانینیان بۆ ئیشەکەیان چۆنە و گیانبینیان چۆنە، هەموو ئەمانەی کە لەناوە لە خۆیانە چۆنە، نیەتیان چۆنە، ویستیان چۆنە بۆ ئیشکردن. ئایا هەروە هاتوون کە وەکو کرێکارێک یعنی ئیشێک دەکەن و کرەکەی وەردەگرن، یا حەز دەکەن ئیشێکی زۆر گرنگیان هەیە؟ ئەمانە هەمووی دەور دەبینێت، چونکە ئەم گیانبینەی ناوەوەیە ئیتر گیانەکەی دەرەوە دروست دەکات. و هەتا ئەمەش نەگۆڕێ و گیانەی دەرەوە ناگۆڕێ. یعنی ئێستا بۆ نمونە لە ماڵێکە ئەوەی ئەو ماڵە خۆش دەکات کەسەکان کە لەو ماڵە، ئەگەر هارمۆنی لە بینی ئەو کەسانە هەبێت، فەزایەک دەکرێتەوە لەو ماڵە کە تۆ حەز دەکەی لە ناو ماڵە هەبی، حەز دەکەی بچیتە ئەو ماڵە دانیشی. ئەگەر بێت و ناکۆکی و شتی ترە بێ منانێ لەسەر کۆمەڵە شتی بێمانە، ئەو ماڵە ئەگەر نازانم لە کۆشتێکی شابێت چییە وێرانەیە کە یعنی فەزاکەی جیهانەکە لەوێ جیهانێکی جەنگامێزە. ئەگەر بێت و جەنگیش نەکەن، جەنگەکە لە ناوەیە، ئەم جەنگە هەستی پێ دەکرێت. یعنی کەسێک کە دەچێتە ماڵێک لە بینی ژن و مێردەکە ناکۆکی هەیە، ئەوان دەیشارنەوە بەبێ کە دەشیشارنەوە، بەڵام تۆ هەر هەست دەکەی هەستێک هەیە لە ناوە تۆز بە جیهانەکە دەبێت، هەست دەکەی فعلەن ناکۆکی هەیە. ئەمە کە نادیارە، ئەمەی کە نادیارە، ئەمە زۆر گرنگە، ئەوەی کە لە ناوە و هەست دەکەم ئەمەی ناوەوە ئەگەر دامەزرێت گیانەکەی دەرەوە دادەنزرێت. ئەو کاتە کۆمەڵە مامۆستا هەیە بەم هەستەوە مامەڵە دەکەن، ئەمەیان ترکیایە. ئەو کاتە تەلەبەکان هەست دەکەن فعلەن ئەوەی کە دڵسۆزیانە، ئەوەی کە خەمیان دەخوا ئەوەیە، و ماڵەکەی ئەوێ مەکتەب دەبێت بە ماڵەکەی کە ئەوان دڵیان تایە خۆشە، بۆچی چونکە ئەو جیهانە هەیە و ئەم هەستە حکم دەکات. ئەم هەستە ناوەکیە کە من هەست دەکەم لە پەروەردارەوانە نییە زۆر بۆکو بڵێ سەرنجی خراپێتە سەر، کە ئەمە گۆڕا ماڵێک دێتە ئاراوە کە منداڵ حەز دەکات تایە بمێنێتەوە، مامۆساکانیش حەز دەکەن تایە بمێنێتەوە. بەڵام ئێستا منداڵ حەز دەکات لە مەکتەب ڕاکە، مامۆساکانیش حەز دەکەن لە مەکتەب ڕاکەن. بۆچی؟ چونکە فەزایەکی جیهانێکی گونجاو نییە، ملایم نییە و جیهانێکی ناجۆرە، هەم بۆ تەلەبە هەم بۆ مامۆستا. بۆچی؟ چونکە پەیوەندیە ناوەکیەکە لە نێوان مامۆستا و مامۆستا و تەلەبە پەیوەندیەکە کێشەیەکیایە، پەیوەندیەکان کە ڕەبتی بە مەشاعیر و بە پرسیارەتیەوە هەیە. بە پرسیارەتی ئەوەی کە ئێستا ئیتر من باوکیەوە منداڵم دەڕاتێ، چونکە من زیاتر لەگەڵ یا کات دەبەمە سەر تا باوکی کە لە ئیش دێتەوە و دواتر دەبێ بچێ ئیسراحەت کا بۆ سبێنێ بچێتەوە. یعنی ئەرکێک کەس پێدراوە بە تۆ و کاتێک کە تۆ وایە ئەمانە ئاوا بینیەوە، ئەو کاتە فعلەن هەست بە پرسیارەتەکە دەکەی بەرامبەر منداڵەکەش هەست دەکات کە تۆ خەمی نەکەوت. ئەو شارەی بەختیار زێوەرە نازانمەوەی کە دەڵێ مامۆستا گیان تۆ لای من زۆر پیرۆزی، تۆ لە باوکو دایکم زیاتر بۆ من دڵسۆزی. ئەم دڵسۆزیە شتێک نییە کە وەکو بڵێ ئێمە بتوانین بە شکڵێکی تەمسیلی دروستی بکەین. دڵسۆزیەکی ڕاستەقینەیە و فعلەن ئەم دڵسۆزیە
پەیوەندیەک ساز دەکات کە پەیوەندی ڕێزە لە بینی مامۆستا و تەلەبە، پەیوەندی دەسەڵات نییە. هەموو شتەکان تێیدا دەگۆڕێن. یعنی وەکو وایە باوکێک لە ناو ماڵەکە پەیوەندیەکەی لەگەڵ مناڵەکانە پەیوەندی دەسەڵاتی باوک نییە کە بەخێویان دەکەوە ئەوانیش دەبێت تەعایب بکەن، پەیوەندی هاوڕێیەتیە. ئەو کاتەوە ماڵای تر تۆ حەز دەکەیت بگەڕێتەوە بۆ ماڵەیە. کەی مەکتەب وای لێ هات، هەم مامۆستا لە ناو مەکتەبە حەزکا زیاتر لەوەی کە کاتەکەی بۆ دیاریکراوە بمێنێتەوە، بۆ تەلەبەکانیش حەزکەن زیاتر بمێنەوە. ئەو کاتە فعلەن ئەو جیانە کەش و هەوا پەروەردەییە تەندروستە دروست بووە کە هەم مامۆستا خۆش لە شوێنەکە مامۆستا خۆشی یعنی پێدەگا لەنەوە فەزایە. وە جۆرێک لە پەیوەندی هەیە کە لە نێوان مامۆستاکان هەیە پێدەگا، وان پەیوەندی کە لە نێوان مامۆستاکان هەیە دێتەوە ناو کۆمەڵگە. یعنی شتانێکی زۆرەیە لەویا پێدەگا کە هەندێکیشیان لەوانەیە ڕەبتیان بە خودی گیانەکەەوە نەبێت بۆ گیانەکانی تر کە لە دەرەوەی پەروەردە ئەوێ یعنی بەم حزورەوە کە تۆ وەک مامۆستا باوکو دایکی مامۆستاکان لە ناو بازارە دەبینی هەستێکی تر دروست دەبێت. بۆ هەست دەکات چی بۆ مناڵەکەت، هەست دەکات فعلەن یعنی هەست بە جۆرێک لە قەرزاری دەکات، هەست بە جۆرێک لە پێزانین دەکات بۆ کار. و ئەمانە هەمووی دەگۆڕن بەبێ ئەوەی تۆ زەخت لە خۆت بکەیت، چونکە ئەمە دەبێت بە شکڵێکی زۆر دەبێت، دەبێت تۆ بتەبێت پێت خۆش بێت. و مامۆستا کێیە؟ مامۆستا ئەوەیە کە ئەم جیهانە بە جیهانەکەی خۆی دەزانێت. ئەگەر بمانەوێت پێناسەی مامۆستا ئەوە ئەو جیهانە مولایەمەیە گونجاوەیە کە ئەو هەموو کاتێک حەز دەکات لەوێ بێت، لەوێ هەست بە معنای ژیان دەکات، هەست بەوە دەکات ئیشێک دەکات معنای هەیە. کەی ئاوای لێ هات فعلەن ئەو کاتە یعنی ئەوەندە بەڕاستی یعنی مەوزوعی نەریتەکان و گواستنەوەیان و ئەمە ئاسانە، ئەمە شتێکی تەکنیکی ئاسانە، بەس ئەوەی ئاسان نییە ئەم فەزایە یعنی ژینگە معنەویەکەی ناو مەکتەب لەم ژینگەیە ئەو شتانە ئیتر لێرەوە بڵێن ئەو منداڵانە لە ناو جیهانێکا پەروەردە دەبن وەکو چۆن بۆ نمونە کۆترێک لە ناو سروشتە پەروەردە دەبێت کە فەزایەکی ملایەمەوە. ئەمە کە دووی دابنەز دەکەم قەیرانەکە نامێنێ یعنی ئەی ئەمە چۆن دەبێت ئەمە بەڕاستی تر کاتی دەوێت کە باز بکرێ ئەمە چۆن ئێمە ئەم گیانە گۆڕی بەو گیانەی کە پێویستە و پەروەردە گیانێکی سەربەخۆ بێ کە کەسانێک لەوێ دەژین لە ناو گیانەوە گیانی ئەوانە و تەمەم گیانێکی تایبەتی ناو کۆمەلگایە و گیانە گشتەکەی کۆمەلگاش گیانێکی ترە کۆمەڵە گیانی تر لە ناوە کۆمەلگایە هەر بەپێی ئیشەکان هەر یەکێک لەو گیانە بۆ تاکێک لەو تاکانە گونجاوە ژینگەی ژیانیەوە. کاتێک کە ئاوا بوو من ئیتر ڕاستەکەم گیانەکان و گیانە گشتیەکەش بە هەموویەوە ئاوەدان دەبێتەوە لە ناوە ئاوەدان دەبێتەوە. ئەو کاتە ئەمەی ناوەوە ئەوەی دەرەوە دێنێ فۆرمەکەی خۆی دەزانێت دەکامێ بەس کە ئەمە نەبوو بەڕاستی هەر فۆرمێکی تری دەرەکی بێنی گیانەکە نیە حەلت بۆ ناکات جا بەڕواڵەتی شتانێک دەگۆڕیت لە ناوە هیچ نەگۆڕاوە و ژینگە پەروەردەیەکە کە ئەو هەست و مەشاعیر و ئەخلاق و هەرچی شتێکەیە کە لە ناو ئەم منداڵە گۆری دەگرێت لەو ژینگەیە غایبە چونکە گیانەکە نییە. وەکۆ وایە چوزانم گوێزێک ببیت لە ناو سەحرایە کامێنیش ناتوانێت ئەو شانەیان وەرنەگرێت یا دەرخورمایەک بێنێ بیبێی لە بۆ نمونە هەورامان لەناو وینا نابیچێت یعنی ئەمە فەزای ملایەنێ بۆ ئەم وەرگرتن. ئەوەی گرنگە ئەمێ وە فەزاش کێ دووسی دەکات داروگەل دووسی ناکات دەکرێت فعلەن لە ڕووی بیناوە لە ڕووی ئەوەی کە هەیە مادیە ئەو مەکتەبە ڕێگە ینی بای ئەوە نەبێت کە پێویست بەڵام کاتێک کە ئەم مامۆسایانە ئاوا بوون دەتوانن ئەو مەکتەبە وا لێکەن ئەو قوتابخانەیە وا لێکەن کە لە ڕووی بیناوە وا دیارەکە وەکو پێویست نییە بیکەن بە هەشتێک کە ئەوان ئەو قوتابخانانەی کۆشکەکانیان بەرزە بەڕاستی حەسوودی بەو وینە بەرن ینی بەو قوتابخانەیە بەرن کە لە ڕووی مادیەوەی لەبەر ئەو شتەکە
دامەزرانەکە معنەویە. من هەست دەکەم جا توی دەرەکیەوە ئێمە وەکو کەرەستەیەک هەیە دەتوانین، بەڵام هەتا ئەمە نەکەوێتە ئیش ئەوەی کە مادیشە هەمانەی ئەمە ناتوانین نازانین چی دەبێت. بۆیە هەمووی ڕەبتە بەوە پێم وایە لەوێ چارەسەر بکرێت ئەوانەی تریش بە شوێنیان قەیرانەکان مشکلەکانی تر گرفتەکانی تریش چارەسەر دەبن بە گرفتی موچەشەوە. هەر ئەمە چارەسەر بێ من تەکیدم بە گرفتی موچەشەوە چارەسەر دەبێت، چونکە ئەو گرفتە لە ڕاستیە خۆی ئێشی شوێنێکی ترە، مشکلەکە لە شوێنێکی ترەوەیەکە. ئەوە ئاوا دەبیان کۆ بووێتەوە وەکو ئاماژەیەک، مشکلەی موچە ئاماژەیە. وفعلا جەم بۆ کردنی یانی لای من شتێکی ڕەوایە، بەڵام لەوە کە من دەبین لەوە کە ئاماژەیە بۆ قەیرانەکە و ئەم ئاماژەیە دەمانباتەوە بۆ ئەساسەکە، ینی ئەگەر لەوێشەوە بێت شتەکە بەڕواڵەتیش بوو بێت بە گرفت گرنگە بەڕواڵەتیش بوو بێت، ئەو کاتە ئەم مشکلە ڕواڵەتیە بەرەبەرەوامان لێ دەکا بگەڕێنەوە بۆ مشکلە ڕاستەقینە. و لەبەرەوە من هەست دەکەم ئەمەی مامۆسایان دێکرد لە ڕاستیە ئاماژەیەکە بە پێچوانەوەی کە خەڵک ببینن. یعنی من پێم وایە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە گرفتەکە ینی بەرەبەرە ڕوو بکەینە گرفتەکەینەوە. لەبەرەوە تەسەور دەکەم ئەگەر گۆڕانێک ڕوودا لەوانەیە لەم قۆناغا مامۆساکان ڕابەرایەتی ئەو گۆڕان و چاکسازیە کۆمەڵایەتیەکان بۆ بە هیوان مابێت.